ئینشاء الله لە بەیانیەوە وەزارەتی بازرگانی دەست دەکات بەکردنەوەی دەرگای سایلۆکان و جوتیارانی هەرێمی کوردستان دەتوانن گەنمەکانیان تەسلیم کەن و ئێمە ئیمڕۆ سیدیەکان و تەفاسیلی تەواوەتی چۆنیەتی تەوزیعکردنی 700,000 تۆنەکە بە شێوازێکی یەکسان بەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی تەوزیعمان کردووە. هەر جوتیارێک بەپێی ئەو بەڵگەنامانەی کە لە بەردەستیەتی هەر جوتیارێک بەپێی ئەو ڕێکارە یاسایانەی کە لە کشتتوکاڵی پارێزگاکان کار ئاسانی بۆ دەکرێت گەنمەکەی دەبات لە سایلۆکان تەسلیمی سایلۆکانی هەرێمی کوردستانی دەکات و ئومێد دەکەم کە بتوانین پرۆسەکە بە سەرکەوتووی بەڕێوە ببین. لەم دەقە بە دواوە وەزارەتی بازرگانی بەرپرسە لە چۆنیەتی وەرگرتنی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان. هیوادارم کار ئاسانی بۆ جوتیار بکرێ، هیوادارم بارگرانی لە سەرشانی جوتیار دروست نەکرێ. ئومێد دەکەم سایلۆکان کە درگان کردەوە پشکنینی خێرا و وەرگرتنی خێرا بۆ جوتیاران بکەن بۆ ئەوەی کە کولفەی زۆر نەچێتە سەرشانی جوتیارەکان